الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. برایانی عزیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئەمڕۆ باسی ئەدەبکردنەکەین لەگەڵ زانایان. خۆشەویستەکانم، زانایان پاسەوانی ئاینن، هەڵگری ڕاستەقینەی زانستن، ئەوانن کە ئاین ئەپارێزن لە زیادەڕەویکەران، لە شلڕەوەکان، لەوانەی کەوا ئاەتەکانی قورئان و حەدیث بە گوێرەی هەوا و ئارۆزۆکانی خۆیان لە یەکەدەنەوە. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنە وصفی ئەهلی علمەکە و ئەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. ئەو کەسانەی ئەهلی ئیمانن پاشان ئەهلی علمن، خوای تەعالا چەند پلە بەسەر خەڵکی ترا بەرزیان ئەکاتەوە. خوای تەعالا شایەتی ئەوان لەگەڵ شایەتی مەلائیکەکان و لەگەڵ شایەتی ذاتی پیرۆزیە قبول کردووە. فەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. تەنها ئەڵڵایە شایستەی پەرستنە و هیچ کەسێکی تر مستحق و شایستە نییە کە ئینسان بیپەرستێ. خوا لەسەر ئەمە شایەتی ئەدا، مەلائیکەکانی خوا شایەتی ئەدەن و ئەهلی علمیش شایەتی ئەدەن، ئەوانەی کە علم و زانستیان هەیە. هەروەها ئەفەرمێ پێغەمبەری خوا پێیان بڵێ ئایا کەسانێک کە زانا بن وەکو کەسانێکی تر وانە کە نەزان بن؟ استفهامێکی ئینکاریە، یعنی خوای تەعالا ئینکارێکات بە هیچ شێوەیەک زانا و نەزان وەکو یەکوانی. رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر خوای تەعالا چاکەی بە کەسێک بوێ لە دینە شارەزای ئەکا، هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بۆ فێربوونی زانست لەبەر خاتری خوای پەروەردگار، خوای تەعالا ڕێگای بۆ ئاسانەکە بۆ بەهەشت. فەزڵی ئەو کەسەی کە عالم و زانایە بەسەر ئەو کەسانەی کە نەزانن، وەکو فەزڵی پێغەمبەر وایە بەسەر یەکێ لە ئەصحابەکانەوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشبیهی عالم و ئەوانەی لە بەردەستی عالمان وەکو پێغەمبەر وایە لەگەڵ ئەصحابەکانە. ئەفەرمێ خوا و مەلائیکەکانی خوا و هەموو ئەهلی ئەرز و هەموو ئەهلی ئاسمانیش تەنانەت مێرولە لەناو کونەکەیە و تەنانەت ماسی و نەهەنگ لەناو دەریایە، هەمویان ئەمانە سەڵاوات ئەدەن لەسەر ئەو کەسەی کە خەڵکی فێری دین ئەکا. لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم زانایان میرادبەری پێغەمبەرانن، میرادگری پێغەمبەرانن. پێغەمبەران لە پاشخۆیان دینار و درهەمیان بەجێ نێڵاوە، بەڵکو علمیان بەجێڵاوە. هەر کەسێک لە علمی پێغەمبەرەکانی بردبێ کەوا بوو بەشێکی زۆری لە پێغەمبەرایەتی بردووە. ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعیش فەرموویانە ئەگەر زانایان و شەرعناسان ئەولیای خوا نەبن، معنای وایە ئەولیای خوا ئیتر نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ئێمە نییە کەسێک کە ڕێز لە گەورە نەگرێ بەزەیی بە بچووکانەیەتەوە قەدری عالم و زانان نەزانێ. لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سێ کەس هەن، ڕێزگرتن لەو سێ کەسە ڕێزگرتنە لە پەروەردگار جەلە جەلالوه. یەکەمیان ڕێزگرتن لە پیاوی پیر، پیاوی پیری ڕێژسپی مسلمان، ڕێزگرتن لە هەڵگری قورئان، لە ئەوانەی کە پەیامی خوا هەڵ ئەگرن. بەڵام ئاگاتان لێبێ ئەو هەڵگرانەی کەوا زیادە ڕەویان نەکردووە و شلڕەویان نەکردووە. یعنی زانایش با بزانن خەڵکانێکیان هەیە زیادە ڕەویەکەن، خەڵکانێکیان هەیە شلڕەویەکەن. ئەبێ ڕێز لەوانە بگری کەوامیانە ڕەون و دینی ئیسلام وەکو خۆی ئەگەێنن، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. و هەروەها ڕێزگرتن لە کاربەدەستی دادپەروەر، حتا کاربەدەستی شەیانە زیادە ڕەویەکە و زاڵمە و ستەمکارە و حەق و مافی خەڵقە خوا، بۆیە ئەبێ لەو کاربەدەسە ڕێز بگیرێ کە دادپەروەرە و چاکە و پیاوی باشە. دایکە عایشە، خاتوو عایشە دایکی ئیمانداران ئەفەرمێت
پێغەمبەری خوا ئەمری پێمان کردووە کە خەڵک لە جێگەی خۆیان دابنین، قەدری هەموو کەسێ وەکو خۆی بگرین و لە شوێنی خۆیان قەدریان بگرین. ئیمامی طاووس ئەفەرمێ لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا قەدری 4 کەس بگیرێ: قەدری عالم، قەدری پیاوی پیر، قەدری کاربەدەستی دادپەروەر و قەدری باوک. ئەم 4 لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕۆژێکیان زەیدی کوڕی ثابتی ئەصحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر جەنازەیە کرد. پاشان کە نوێژەکەی تەواو کرد وڵاخەکەیان نزیک کردەوە لەی بۆ ئەوەی سوار ببێ، وەکو ئێستا لای خۆمان چۆن سیارێ نزیکەکەنەوە بۆ ئەوەی سوار ببێ. ئیبن عەباسی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، مفەسری قورئان، عالمی گەورەی ئومەتی ئیسلام، لەوێ بوو ڕەشمەی هات و ڕەشمەی وڵاخەکەی گرت. زەیدیش فەرمووی دەست لاوە ئەی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەکو شەرمەزار بوو یعنی لەو موقفە. ئیبن عەباسیش فەرمووی هكذا يفعل بالعلماء والكبراء. ئەو لە ڕیوایەتێکی ترا ئەفەرمێ بەو شێوە ئەمرمان پێکراوە ئێمە ڕێز لە زانایان و گەورەکانمان بگرین. خەلەف ئەفەرمێ ئیمامی ئەحمەد هات گوێ بگرێ لە حەدیث، کاتێ من حەدیثم ئەگەڕایەوە ئەوش هات لە مەجلیسا دانیشێ گوێ بگرێ، ئەڵێ منیش زۆر شەرمم کرد، هەوڵم دا بهێنمە ئاستی خۆم لەبان لە شوێنێکی بەرزا داینم لە ئاستی خۆمە بۆ ئەوی دانیشێ. فەرمووی واللهی دانانشم ئیلا لە بەرامبەرتانە بێ وەکو تەلەبە، ئێمە ئەمرمان پێکراوە کەوا خاکی بین و متەواضع بین بەرامبەر ئەو کەسانەی کە علمیان لێوە فێرە بین. ئەبوو زورعی رازی ئەفەرمێ لە خزمەتی ئیمامی ئەحمەدا بووم، باسی ئیبراهیمی کوڕی طەهمان کرا کە یەکێک بوو لە عولەما، باسی ئەو کرا ئەڵێ ئیمامی ئەحمەد بەهۆی نەخۆشیەک و بەهۆی وەزعێک لە ڕاکشا بووەوە شانی دابووەوە کە ئێمە باسی ئەو عالمەمان کرد، ئەڵێ دانیشتەوە ئاوا و پێمانوت بۆ ئاوا دانیشتیتەوە خۆ تۆ یعنی ئەوکو نەخۆش بووی. فەرمووی نابێ باسی پیاو ساڵحان و عولەماکان بکرێت و ئێمە ڕاکشا بێتین، یعنی هەر باسکردنیشان نەک هاتنە بۆ ئەو مەجلیسە. ئیمامی شافعی ئەفەرمێ واللهی من لە خزمەتی ئیمامی مالکا کە ئەم خوێنا کاتێ وەرەقەکەم هەڵەدایە وەرەقی کتابەکە هەوڵمەدا بە شێوەیە کەڵی دەمەوە دەنگی نەیە لە خزمەتی ئیمامی مالکە هەیبەتەن بۆ ئەو عالمە گەورەیە. و هەروەها ڕەبیع ئەفەرمێ واللهی جورئەتم نەکردووە چەندێک لە خزمەتی ئیمامی شافعی دەرسم خوێندووە هەرگیز جورئەتی ئەوەم نەکردووە لە خزمەتی ئاو بخۆمەوە هەیبەتەن بۆ ئیمامی شافعی. خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحمان پێ بکەی، وامان پێ بکەی لەو کەسانە بین کە لێمان ڕازی ئەبی، ئەخلاق و ئەدەب و ڕەوشمان بەو شێوەزە ئەبێ کە تۆ پێت خۆشە یا ڕەب العالەمین. ئامین.